لەگەڵێکێک لە ڕزگاربووانێکی مەبارانەکەی هەڵەبجا قسە دەکەم. ئەوکات خاوەنی زۆرترین شەهیدی شارەکەیە. شێوازی نیگەرانی و ناڕەزایەتێک لێ کە سوکاری ڕزگاربووانێکی مێبارانەکە دروست بووە کە دەڵێن هیچ متمانەیەکیان بەدەسەڵاتی کوردی نەماوە و ڕوو لە حکوومەت دەکات و جەخت دەکاتەوە دەڵێت برسیکردن و بێپارەیی کە دەسەڵات ڕوبەڕووی هەموو چین و توێژەکانی کردوێتەوە جینۆسایدێکی دیکەیە. ئێمە لە تاقانەکانەوە دەست پێ بکەین هیچ چین و توێژێک نییە بەقەت تاقانەکان لە نەبوونی و لە نەهامەتی و لە دەردەسەری و لە بێکەسی لە هەموو شتەکانە ژیان بەرێتە سەر. ئێمەش حاڵی ئەو مۆزەفانە موچە وەرەگرین ئەوانەی کە سوکاری شەیدان ڕاستە لەوەچە چەند ڕۆژێک پێش لایەنەکانی تر بێ بەڵام بە سەراحەت ئێڵێم بارودۆخی کوردستان ئەگەر ئەو هەموو ڕێپێوانەوە ئەو هەموو دەنگدانەوە هەموو قسەکردن دەرەنجامی برسێتیە کە تۆ بەپی یاسای نێودەوڵەتی برسیکردن جینۆسایدە خۆی بەخۆیەوە جینۆسایدەکە خوازیارین بەڕاستیەوە دەسەڵاتی کە هەمانەوانەی کە ئێمە خسومانەتە سەر حکوم پەلە بکەن لە ئاگایان لە خەڵک بێت و بزانن کە ژیانی خەڵک زۆر لە مەترسیایە بۆ ترسیش هەیە بەڕاستی من گومانم نییە کە دیاردەی چەکداری دروست ببێت چونکە کابرا کە بزانێ ئەمرێت لەناو هەموو ماڵێکی تاکی کوردیا چەکەیە. ڕزگاربوویەکی دیکەیەکی مەبارانەکە هێندە تینی بۆ هاتووە بۆی چەوسانەوەی میلەت لەلایەن دەسەڵاتی کوردیەوە پەیامێکی بڵاو کردوێتەوە دەڵێ کە لە بەشی خۆی گردنی سەدام حوسێن ئازاد دەکات دەژڵێت کەس کوردایەتی پێ نەفرۆشێتەوە. هەموو چین و توێژەکان باوەڕیان وایە کە دەسەڵاتی کوردی متمانەی جەماوەر و خەڵکی لەدەستداوە و پێویستە گۆڕانکاری و چاکسازی لە دەسەڵات ئەنجام بدرێت. ئەوەی کە سوکاری قوربانی وای لێوێ ئاوات بە ئەو کەسە بخوازێت کە قوربانەکەی ئەم کەسەکەی ئەمی کردۆ بە قوربانی ئەمە ئەو پەڕی بێئومێدبوونی تاکە لەم دەسەڵاتە بۆی ئەم دەسەڵاتە ئەبێ بەخۆیان بچێتەوە ئەبێ بیر لەوە بکاتەوە کە متمانی جەماوی لەدەستداوە میلەری حتا ئەندام و لایەنگرەکەی خۆشیان متمانیان بەم ئیدارەدانی خۆی ئیدارەدانی حکوومەتە نەماوە بۆی ئەبێت یعنی لایەنێک بە چاکسازی هەڵسێت ئەم لایەن دەسەڵاتدارە ئۆپۆزیسیۆنە کۆمەڵە خەڵکی نوخبەیە گرنگەوەی چاکسازی نەکرێت سەرجەم بوونی ئەم هەریەمە لە مەترسیایە و وای لێ هاتووە تاک هیچ ئومێدێکی بە وڵاتە نەماوە. نادادپەروەری و دزی و گەندەڵی لە هەرێمی کوردستان هێندە قوڵ بووەتەوە تەنانەت مەجالیەوە نادات بەدەسەڵات هیچ نەبێت موچە و شایستەی دارایی وەک مافێکی خۆیان بە فەرمانبەران بدات. ناڕەزایەتی و نیگەرانی خەڵکو و کەسوکاری شەیدان ئاستێکی بڕیوە خۆزگە بە زاڵمترین کەس بخوازن. پێیان وایە سیاسەتی برسێکردن و چەوسانەوەی میلات هەمان کللتوری دەسەڵاتە زاڵمەکانە بۆ ئەوەی هەمیشە میلەت بیریان لای نان و بژێوی ژیان بێت نەک کایەکانی تری ژیان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.